دوم ڕۆژی کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشینە بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی بۆ زیان لە کەوتوانی لافاوەکەی هەولێر لە سلێمانی پەیتا خەڵکی بە مەبەستی گەیاندنی هاوکاریەکانیان سەردانی نووسینگەی سەرەکی بەخشین دەکەن. ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە کۆکردنەوەی هاوکاریەکان تا دێت زیاتر دەبێت. بەرپرسی دەستگاکە دەڵێت دەیانەوێت هاوکاریەکی گەورەی مادی زیان لە کەوتوان بکەن. داوا لە کەسانی خێرخوازیش دەکرێت بەپێی توانای خۆیان بەشداری لە کەمپینەکەدا بکەن. سوپاس بخوا خەڵکی پێشوازێکی باشیان هەیە، یعنی حاڵەتی وامان بینیوە کەسێک بووە پارێکی کەمی هێناوە بەس بە ڕۆحێتێکی گەورەوە هێناوێت، ینی ئەڵێ بەخشین گیرفانی پڕی ناوێ، ینی دڵێکی گەورەیەوێ، گیرفانی گەوری ناوێت دڵێکی گەورەیەوێ. ئەوە سوپاس بخوا هاوکارێکی باش هاتووە تا ئێستا لە چاو ئەوەی کە باڵین دوێنێ یەکەم ڕۆژی کەمپینەکەمان بوو داهاتێکی باش کۆبووەتەوە کە ئێمە دوجار لە ئایندا ڕاگەین چەنەیە و هەر لێر لەم هەفتا کەمپینەکەمان تهدیدی ئەو سەریمان نەکردووە زەمانەکەی کەیە، بەڵام پشت بەخوا ینی ڕۆژ دوای کات کەمپینەکە گەرمترە بێ و خەڵکی پێشوازیان زۆرترە. ئێمە ژمارەی حسابیمان داناوە لە ڕاگەیاندنەکانەوە لە سوشال میدیایە و لە نووسینگەکانمان لە ئەوروپا بڵاومان کردوێتەوە و لەوێ لە ڕێگەی بەرپرسەکانی خۆمانەوە بەرپرسی نووسینگەکانمانەوە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەریەوە و لە ڕێگەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئیمام و خەتیبن لە مزگەوتەکان و کەساتیەکان کە لەوێن کەمپینی ئێوەشمان سوپاس بۆخوا گەرم و گوڕە. مامۆستایانی ئاینی دەڵێن بەشداری لە کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لە کەوتوان ئەرکێکی ئاینی گەورەیە و پێویستە هەر کەسێک توانای مادی باشە یارمەتی لە قەوماوانی هەولێر بدات. وڵای ئێستا هەر لاپەڕێکی قورئان هەڵ بدەرە و ئەم دیودیوی کە باسی بەخشینەکە، باسی بەخشین و سەرۆت و سامان بەخشی نەکات. بەڕاستی ئەم ڕۆژ ئەو ڕۆژەیە کە هیمەتەکان تیا دەرەکەون، خەڵکە بەغیرەت و بە شامەتەکان تیا دەرەکەون، وەکو تاقیکردنەوەیکی خوای ئێستا دەرەکەوێت کێ بەخشندەیە و کێ بەخشندە نییە. بۆیە داوا لەو دەوڵەمەند و بەڕێزانە ئەەکەین ئەوەندەی لە توانیان هەیە هاوکاری ئەو برا بەڕێز و خۆشەویستانی هەولێر بدەن بۆ ئەوەی کەمێک لە ئێش و ئازار و ناڕەحەتەکانیان کەم بکەنەوە، باری سەرشانیان سوو بکەن. کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامی دەبێت، بڕیارە هاوکاریەکی مادی باش کۆ بکرێتەوە و دواتر لە ڕێگەی لیژنەیەکەوە بەسەر زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێردا دابەش دەکرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.